کەرکووک شارێکی جودا هەڵگری مێژوویەکی دێرین و دەوڵەمەندە. کەرکووکی کوردستانی شوێنی ئاینە جوداکان، کولتور و زمانە جودا و دێرینەکانی ناوچەکەیە. بەڵام کەرکووک هاوکات هەڵگری چەندین چیرۆکی خەمگین بەسەرهاتی شێواندن و هەروەها گۆڕینی دیموگرافیاکەیەتی. بەتابەتی لە سەردەمی بەعسیەکان بەدواوە. تاکو ئێستا هیچ سیاسیەکی عێراق نییە ڕاشکاوانەدان بۆ ڕاستیەدا بنێت کە شارەکە کوردستانیە، شارێکی کوردستانی کە دەتوانێت ڕنگ و دەنگە جوداکان، زمان و ئاینە جیاوازەکان پێکەوە تێیدا بژین. مانگی گوڵانی 2024 لەگەڵ ئەمین شوان لەگەڵ ئەو نووسەر و لێکۆڵەرە کەرکووک ناسەدا هەفپەیڤینێکی فراوانمان سازدا. لەم هەفپەیڤینەدا هەوڵمان داوە لە ڕێگەی پرسیارەکانمانەوە هەندێک وەڵاممان دەست بکەوێت. وەڵام دەربارەی شارێک کە هەوڵی داگیرکاری، گۆڕینی سیمای ڕەسەنی، بە پلانهێنانی خەڵکی دیکە و بە پیلانوە دەرنانی کورد تێیدا بوون بە چیرۆکە بەردەوامەکان. لەگەڵ نووسەری ڕێزدار ئەمین شواندا باز لە کەرکووک دەکەین، باز لە مێژوو ڕاستیەکان، لێبوردەیی و پێکەوە هەڵکردن دەکەین. بەداخەوە منیش ئێستا ئەو دۆکومنتەم لە بەردەسان نییە، بەڵام ئەندازیارێکی کۆمپانیای نەوت هەرخۆشی کووردە، ئەندازیارێکی کەرکووکی دەڵێ ساڵی 1928 دۆکومنتەیە کە ئینگلیزەکان هەندێک جار کێشە دروست بووە، هەندێک جار ترساون لە کەوتنەوەی ئاگەر، تەقینەوەی بیر، باسی ژمارەی دانیشتوانی کەرکووکەکەن کە چۆن لە دۆخی ڕزگارکردنیانە چی بکەن، چۆن ئۆتۆمبیل دابین بکەن. باسی ژمارەی دانیشتوانی کەرکووکەکە کە لە سەتا چەنی کووردە، چەنی تورکمانە، چەنی عەرەبە. ڕێژەی کوردەکە یەکجار زۆر لەسەرەیە، ڕێژەی تورکمان و عەرەبەکە، تورکمان بێگومان دووەمە، بەڵام عەرەب هەر زۆر زۆر کەمن. لەلای ئێوەش وایە بە پێی لێکۆڵینەوەی ئێوە؟ من نمونەیە کە بۆ دێنمەوە زۆر زیندوو. ئێمە ساڵی 59 58 و 57 و 59 مانە لە قۆناغی ناوەندیە بووین، لە ناوەندی غەربیە. تقریبا 300-400 قوتابیە بوو. لەم 300-400 قوتابیە، لەم 300-400 قوتابیە 10 قوتابی عەرەب نەبوو، ئەویتر کورد و تورکمان بوو. تورکمان زۆرتر بوو، چونکە وەختی خۆی ئەوەش با پێ بڵێم پەروەردەی کەرکووک، بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک تەنها لە ناو شارە هینێ کردەوە، خوێندنگایە کردەوە، وە لە قەراغەکان نایە کردەوە کە دەرەوە کوردەکان هینێکی زۆرتریان نەبوو. لەبەرەوە زۆرتر وایە قوتابی کورد تورکمان جا کورد بە هەمووی 10 کەس ئەتوانم ئێستا ناوەکانیشیان لە بیرە، ئەوانە لە حەویجەوە هاتوون، هەندێکیانیش کوڕی ئەفسەر و با بڵێین کارمەندی دەوڵەت بوون، ئیتر هیچ کە نەبوو. ئەمە نمونونەکەیە با پێت بڵێم پێویست ناکات، ئەوە هیچ لە کاسبکارە هەر نەبوو. لە هەموو قەڵایە ئێستا باش لە بیرمە ئەو کاتە 2 ماڵی عەرەب هەبوو. تەنها گەڕێکێکی حەدیدی هەبوو لە خواری کەرکووک. ئەو حەدیدیانە خەڵکی مووسڵ گامێشەوان بوون. زۆنگاوی خاسە ئەهات لەو ناوچەیە بڵاوەبەوە، گامێشەکانیان لێ بەخێوە کرد. باش تێکی بەسیط بۆ بێڵمەوە. مەلیک فەیسەڵی یەکەم ساڵی 1934-35 شمە نەفەر دێ بۆ کەرکووک، متصەڕیفی کەرکووکیشی لەگەڵاتێ بەوێ ئەڕۆن بەڵێمانە چین ئەم لەناو هینی خەونوی هینی ڕاوڵ
والله ئەمانە حەدیدین لێرە لەگەڵ ڕێزما بۆیان ئینچ ئەمە بۆ شکانی نییە بازەمان بابەتێکی مێژوویە بێگومان ئێمە باسی بابەتێکی مێژوویەکەین و ئەمانە کەرکووک لە دژی هیچ ئینسان و هیچ ترین کات ئەمەوێ دەریان کرد مەلیکی ئەو دەمی عێراق مەلیک فەیسەڵەڵێ بە زووترین کات دەمەوێت دەریان بکەن ئەمانە چونکە ئەوە ئەمە بڵێم یعنی حەدیدی تروا بوو ئەوە دوای ئەوە کە سوپای عێراق هێنرایە کەرکووک و تیپی دووەمی سوپای عێراق هێنرایە کەرکووک سەربازێکی زۆری عەرەب هات ئەمانە لە چۆ دانیشت ئایا هاتن لە گەڵەکە هینەکانی کەرکووک نەخێر نە بەلای بە شوێنێکی چۆلایی کە ئەکاتە ئێستا بەرامبەر خوێندنگای ئاغادادی کەرکووک بۆ پشت شەقامی ئەتڵەس پێیانوت عەرەسە هەموو گوخانووی بچووک بچووک 50 مەتر و 80 مەتر ئەلەوێ دانیشتن بە شوێنێکی زۆر منبوس بوو ئەلەوە بۆ لاوەی تر دانیشتنی شوێنی عەرەب نەبوو مامەسا هەتا چ ساڵێک یانە تا چ قۆناغێک قەڵا زۆرینەی دانیشتوانی کورد بوونە وڵی هەتا ڕوخێنجارێک کە ڕوخێنرا زۆربەی دانیشتوانی کورد بوون بۆچی کوردێکی زۆر چوون دوای ئەوە لەو کۆتاییە خانوویان کردی بەڵام پێشەوە کاکە دیسانەوە دێمەوە سەر قسەکەم تۆ نەتزانین چێ کوردە و چێ تورکمانە چونکە کورد و تورکمان ئەوە نەتێکەڵاو بوون بەیەکەوە ئەوە نەتێکەڵاو بوون بەیەکەوە ئەوە نەبەیەکەوە ڕێک بوون تۆ نەتەزانی تۆ باشە زانی فلانە کەس کوڕی فلانە کەس کوردە و خەڵکی فلانە جێگەیە بەتایبەتی خەڵکێکی زۆری ڕۆژڵات قەڵا پڕ بوو لە خەڵکی زۆری ڕۆژڵات کە ساڵی گرانیەکە و دوایەوەی کە ڕووس هاتوو ئەو ناوچانی ڕۆژەڵاتی کوردستانی گرتبوو خەڵکەکەلت لە دەست ڕووس لە دەست دڕندەی ڕووز ڕایان کردبوو هاتوونە کەرکووک پڕ لە کەرکووک بەتایبەتی قەڵا خەڵکی ڕۆژەڵات بوو تۆ باش دەزانێ ئەمە خەڵکی بانەیە خەڵکی سەقزە خەڵکی سنەیە خەڵکی مابادا خەڵکی خانەیە نازانم خەڵکی شوێیە بەڵام ئەو نەتێکەڵاو بوون کورد و تورکمان تۆ نەتەزانی بۆ قسەیە کرد بۆ بجێرمەوە هەر بۆین مستەفا جەواد کە کەسێک کە خۆتەی زانی دکتۆر مستەفا جەواد کە سەرچاوەیەکی گەرمی گەورەی مێژوو زمان و زانستە لە باسی پەیوەندی کورد و تورکمانی کەرکووکە دەڵێ کوردی کەرکووک لەگەڵ تورکمانی کەرکووک سونیەکانیان زۆر تێگەڵاون هەموو لە ڕەگ و ڕەگەزی شاتێکەڵاون بە جۆرێک کە تورکمانێکی کەرکووکی خوشکەکەی کچەکەی ئەو کەسەی کە مەحرمێتی بە ئاسانیدا بە کوردێک بەڵام نایدا بە تورکمانێکی شیعە کە لە سن و تازە و ئەوێ دانیشن کوردیش عینی ئەو شتێ جایتر بۆ خۆت بزانە داواکە چەند تێکەڵاوە تۆنی کابرا ئەبینی پێتەوە تۆ فڵانە کەس زۆریوت من زەنگنم زۆریوت ناچم حتا ماڵە گەورەکان کاکە حتا ماڵە گەورەکان ئێمە منەزانم کە تۆماریانم لایە کە بە 3 پشت 4 پشت ئەچنەوە سەر کورد بەڵام کاکە سیروان منمێ لێرێ بابەتێکی زانستی بڵێ ئەوەی کە هەستی نەتەوایەتی هەستی ئاینی هەر هەستێک لەم شتانە کە هەستی مرۆڤایەنەیە ئەوەیە کە ئەو کەسە خۆیەوێ ئەوەیە کە من تۆ ناتوانانی بڵێ تۆ کاکە باوکو دیابا پیرە دیابا پیرە گەورت کورد بوویستا بێ بڵێ تورکمانی بڵێ کوردم من ئەڵێ من تورکمانە ئەڵێ کوردە کوردە لەبەرەوە لە کەرکووکە جیاکردنەوە زۆر ئاسان نییە بەڵام مامەسا پرسیارەکە ئەوەیە ئەم ئاوێتە بوونە ئەم تێکەڵاو بوونە ئەو پەیوەندیە گەرم و گوڕە ئێمەش ئەیزانین و بەڕێزی شتان لە ئێمە زۆر باشرەی زانن کەواتە کورد و تورکمان کێشیان چییە لە کەرکووکە بەڵێ عەرەبەکە عەرەبی هاوردە بە تایبەتی ئەزانین ئەوە بابەتێکی ترە بەڵام کورد و تورکمان بۆ کێشیان هەیە کاکە شتێکی زانستی هەیە لە هەر شوێنێکە لە هەر شارێکە لە هەر وڵاتێکە فرەڕەنگی هەبوو جۆرێک لە هەستیاری پێیاگە شیعە و سونی عەرەبن هەردووکیان
وعنوانية مذهب گەڕک زمان ئەمە جۆرێک هەستیاری دروست دەکات و شتێکە کە تۆ ناتوانێت چۆ ئەڵێ چ وڵاتێک ئەڵێ ئێستا ئەمریکا کە وڵاتێکە سپی هەیە ڕەش هەیە مەکسیکی هەیە ئاسێوی هەیە ئەمانە باوەڕ ڕێ بە گەڕەکە من گەڕەکێکە دێم مسرەوە بلاک لایفز ماتەر ڕێکی گەورەدانەوە کابرا ڕەشە ئەڵێ وریا بە ژیانی ڕەشپێست زۆر گرنگە بەڵام ئەمە معنای چیە کاکە بەڵام ئەوەیەکە ئەو زۆرە هەستیاریە بەداخەوە کاتێک ئینسان وەکو ئینسان نابێ بە ناسنامە ڕنگ ئاین تایەفە ئەو شتانە ئەوروپا تا ڕادەیەکی باش توانیان سەر بکەون ئەو جیاوازیە بوو بە دەوڵەمەندی هەمووی بەیەکەوە توانێ بژی ئاوەس حکومەکایان ئاوەس ئامادەیان بڕێکی زۆر لە عەقڵ ئامادەیە بەڵام لای ئێمە و بەداخەوە لە ئەمریکا بەڵام بابەتەکە ئێمە بابەتی کەرکووکە لە کەرکووکە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە ئەم جیاوازیە بۆ دەوڵەمەندی بەکاربێنین لێرەوە ئەگەڕێمەوە بۆ ئەو شوێنەی کە بپرسم لە جەنابتان ڕۆڵی ئینگلیس مامۆستا ڕۆڵی ئینگلیس هەر ڕاستە وەکو داگیرکەرێک هاتوون بەڵام هەر نێگەتیف هەر نەرێنی نەبووە ئەمەوێ بە کورتیش بێ جەنابتان باس لە ڕۆڵی ئینگلیس بکەن لە کەرکووک ئەرێنی و نەرێنی نێگەتیڤ و پۆزەتیڤ بەس پێشەوە یەک فەرموو کە ئینگلیزەکان هاتن و عوسمانی نەما دوو دەستە بژێری پێیان بوو لە کەرکووک دەستە بژێرێکی تورکمان دەستە بژێرێکی کورد نوخبە ئەوەی پێڵێن نوخبە لە بینی ئەم دوو نوخبەیە جۆرێک لە هەستیاری هەبوو جۆرێک لە پێشبڕشتیاکردن لە یەک هەبوو تورکمانەکان هەردەیانویست بەزڵەن نوخبەی تورکمانی وەکو جاران بەڵات ئەزمن با بڵێن لە دەوڵەتیشان ئینگلیزەکان ئەو شتانەیە نەزانی زۆر چاک لەناو خەڵکە دەستیان هەبوو ڕۆگەم زۆر پێیان خۆش بوو ئەوە بمبێ بەڵام نەک دەکەتەوە تا وەختەیانێ ساڵی 1945 بوو 45 و لە بینی دوو تیپی تۆپێنە لە کەرکووک هینەکرا یاریەکرا سلێمانی بردیەوە سلێمانی و کەرکووک کوردەکان کردیان هین شڕێکی لێ دروست بوو شڕێک لە ناوەی کە وەکو ئێستا دروستە بێت ئەوە یەکەم جۆری تەقینەوەی دەستی ئەو دەستە بژێرە ئەمە هیچ تر دروستی نەکرد هەتا ئەو کاتەی جارێککە هەسەری هەڵدایەوە لە 1950 تا ئوتێلێکیان دروست کرد بەلەدێ دروستی کرد و ویستیان ناوی بخنەوە خۆشەکەی تۆی بخەنە سەر و بخەنە سەری و کێشەبەرێک ئەویش هەر لە بینی دەستە بژێرا بوو لە بینی دوای ئەوە کارەساتی هەرە گەورەی کە دروست بوو بەداخەوە کارەساتی 50 ئەو کارەساتی 59 من یەکێکم لەو کەسانەی کە شایەدێکی بە چاودیدەی بابەتەکەم مامۆستا دوایی دێنە سەر کارەساتی 59 بەڵام من حەزم کرد ئاماژەیەک بە ڕۆڵی پۆزەتیڤ و نێگەتیڤی ئینگلیس بکەین بۆ نمونە ڕنگ بێ نمونەی سادە بن ئەمانە ئینگلیزەکان پاسکیل دێن نەکەرکووک پاسکیل ئینگلیزەکان گۆڕەپانی تۆپێن ئەوەی لە شۆڕیجێ پێڵەن تۆپانێ ئەیهێنن گۆڕەپانی مولاکەمە دێنن بۆکسێن مەلەوانگە دێنن جۆرێک لە دیزایانی خانووی نوێ دێنن گەورەترین کتێبخانە لە شارەکە ئەوان دروستیەکان و زۆر شتی تریش یعنی ڕۆڵی ئینگلیز هەر نێگەتیڤ نەبووە لە شارەکە ئەوەش نا جگەلەوە ئەوان لە پرۆژەکانی کەرکۆکە بەشداریان نەکرد لە جادە قرتاوکردنە لە دروستکردنی بینای چاکە لە وەکو پێتم وت لە دروستکردنی ئەو شوێنە هاوچاخیانەیە کە زۆر مەهیم بوو خەڵک نەیدەزانی بەڵام کاکە ئەوان دووشتیانە لایەکی ئەوە بوو لایەکی باری سیاسی بوو
لەباری سیاسیەوە حەزیان نەدەکرد کەرکووک خەڵکی کەرکووک یەک بێت بۆ ئەوەی کە خۆیان بتوانن هەمیشە داڵا دەست لە باری سیاسیەوە یەکەمین قۆناغی بە عەرەبکردن ئەتوانین بڵین لە ڕووی زانستیشەوە لە سەردەمی ئینگلیزەوە دەست پێ دەکا باڵێ بەڵێ ئەوان شتێکە بگن خۆ گۆڕینی دیمۆگرافیای حەویجە کاتێ هات کە ئەوان زۆر دەستیان ڕۆیژ لە ئیدارەی کەرکووکە و هێشتا لە وەزارەتەکانی بەغدایە ڕاوێژکارەکانیان دەوری لە وەزیر زیاتر بوو لە داخلی لە تربیە لە سەحای هێشتا ئەوان لە بەغدا ڕاوێژکاریان هەبوو و ئەوەی هەموو کەسێک کە زانی ڕاوێژکار دەوری لە وەزیر زیاتر بوو بەزت کابراایکی کارتۆنی بە ڕاوێژکار مهم بوو ئەدوانس لە بەغدا بوو ئەوە تۆ بێزانی مەسەلەی کێلەوانە کە بۆ تێ چەپمن چێ ئەوان نەیانتوانی ئەوە نەکەن بەڵام من شتێکم لایە نازانم یعنی زۆر سەیران کەسێکی ئینگلیز لەو کەتا ئەڵێ ئێمە حکوومەتی عێراقمان ئاگادار کردەوە کە ئەوەی لە حەویجە ئیکەن شتێکی باش نییە بەڵام ئەوە چێ کردی کاکە ئەوە یاسین هاشمی کردی کە ئەتاتورک پێڵێ برادری هەرە خۆشەویستی کەمال مستەفا کەمال بوو پێڵێ یاسین حلمی و خۆی بە ئەسڵیش زۆر کە سەڵێن بە ئەسڵ تورک بووە ئەو بوو بنەوتەوە پەرستێکی عەرەب لە حیزبی بەعس لە حیزبی عەهدا حیزبی عەهدیش حیزبێک بوو شێوەیەک بوو لە حیزبی بەعس و یا حەرەکەی خەڵمی عەرەب کەوا عەزیزی میسری دروستی کرد بوو ئەو ئەندامێکی کارا بوو تایە ئەوە کارێکی سیاسی بوو کە کردی و هەموو کەسێکە زانێ تەسەوەر کە حەبسخانەی کەرکووکیان گواستەوە بردیان بۆ حەویجە بە باڵ و بێڵتە و بە پیشان و مل و دەستی کرێکاری کورد ئەو هینیان بۆیان دروست کرد ئەو جۆگە گەورەی 3 کیلۆمەترێکە کە لە هینەوە هات تێ لە زێوە دێ بۆ حەویجە بۆ ناو شاری حەویجە پێشەوە حەویجە خۆ عەرەبی لێ نەبوو شاری حەویجە هەموو چەند ماڵێکی کوردی لێبوو و جێگەی داویە تاڵبانی زەنگنە دزەیی و اسماعیل عوزێری ئەهاتن بۆ زستان لە سووداشەوە ئەهاتن بە خڵاوسێوکەوە بۆ مەڕوومەڵاتەوە ئەهاتن لێبن کەسێکی لێ نەبوو ئەمان لەکوێ بوون دکتۆر عەلی وەردی کە سەرچاوەیەکی گەورەیە لە مێژووە لە کۆمەڵایەتیاندا ئەڵێ تا 1850 ئەلعوبێد جبور نەگەیشت بوونە پێیەکانی ڕۆژاوای چیای حەمری یعنی هێشتا لە دۆر بوون بەڵام خۆت بێ بزانێ تاریخی عەرەب عیبارەتە لە مێژووی عەرەب عیبارەتە لە تەنینەوە لە کشان لە فراوان بوو دوورگەی عەرەبەوە بۆ ژوور بۆ باکوور بۆ ڕۆژەڵات بۆ باشوور چکە نەیانتوانیەوە بچن بۆ ئەوبەر لەبەر بوونی دەریای سوور بەم لایە هاتوون ئیتر بە قۆناغ هاتوون هەموو بە قۆناغ لەو قۆناغەیە لەوێ بوونە دوایی هاتوونەتە شبێچە ئەو دەیەکە لەوێ و ئەو ئاوی هینی لێیە ئاوێکی لەیەکە لە دووزەوە دێتە خوارەوە ئەلوێ لەسەر ئەوە ئاو بوون دوایی هاتن ئەو هێنایانی بۆ ئەوێ ئەو مەشروعی بۆیان کرد ئیتر دێکەی گۆڕی دوای ئەوەش ئیتر کوردەکان بچن قسەیەکەیە دوێنە ئەم خوێنەوە سعید قەزازەوە وەختێک کە وەزیر داخلێ بووە وەزیری نەوخۆی عێراق بووە هەوڵێکی زۆری داوە کە کورد بەرێ بۆ ئەوێ لەوێ نیشتەجێیان کا بۆ ئەوەی عەرەب نێن گوایە مەسعود محەممەدێکێکە لەوانەیە کە قسانێک گێڕاوەتەوە گوایە هەوڵەکەی سەر نەکەوتەوە ئیتر ئەوە بۆ ئەوە یەکەم قۆناغی یاخود بەڵێن دووەم قۆناغی دوایی ئەوە قۆناغی بە عەرەبکردنی کەرکووکە باش مامۆستاجان یەک پرسیارێک ئەگەر بە کورتیش بێ لە سەردەمی دامەزرانی دەوڵەتەکەەوە ئینگلیز کە عێراق دروستەکە هەتا 1950 پارێزگارەکانی
کەرکووک و سەرۆک شارەوانیەکان باڵێ چێ بوون؟ پارێزگاری یەکەم فەتاح پاشا بوو، کەسێک بۆ خەڵی دووز بوو. ئەو کاتە لەوانە بوو کە بۆتم باس کرد کورد و تورکمان زۆر لێک ناکرا، بەڵام دوایەوە سەر کرد. 180 کورد بوون، عەبدولکافی عارف بوو، ڕەشید نەجیب بوو، سەعید قەزاز بوو، شێخ مستەفای قەرەداغی بوو، ئەوانەی کە ئێستاکە ناوێنم لەبیرە ڕەشید نەجیب دوو جار هەبوو. ئەمە بە قەست حکوومەت ئەو هینانیانە هەتاکو ساڵی 58 خۆی لە کۆتایی پەنجاکان لە نیوەی پەنجاکان و بۆ دواوە شتێک پیا بوو لە حکوومەت کە کارمەندی دەستی یەکەمی دایرەکان عەرەب دانێ. لە وەختەوە بەشیر حەدید دانرا لە مووسڵەوە هێنرا بوو بە متصەڕیف لە 55 و 56 ئەوانەیە. دوایی تر 58 کەسێکی لەبوو عەبدولجەلیل حەدیسی ناوبوو، ئیتر هێنانی بە با بڵێن متصەڕیفی عەرەب لێەوە دەستی پێ کرد. لەوە پێش لەوانەیە یەکێکیان هێنابێ مەسەڵەن، بەڵام هەموو ئەوانەیە هاتن بەڕەسەن کورد بوون، بەڕەسەن کورد بوون و هەموو کەسێکی زانی کورد بوون. ئەوە با بێنە سەر سەرۆک شارەوانیەکان. مەجید پاشا یەکەم سەرۆک شارەوانی بوو، مەجید پاشای یاعقوبی. مەجید پاشای یاعقوبی زۆر قسە هەیە کە یاعقوبیەکان بەئەسڵ زەنگدان، بەڵام ئەگەر باش نەبێ وایان وەرمی، بەڵام خۆی من کوردم، لەگەڵ کورداوێت من کوردم، لەگەڵ تورکمان شایوت من تورکمان. باشە چونکە ئەلەوە نەوعە بوو کە کاتە کورد و تورکمان ئەوەنە تێکەڵاو بوو تۆ نەتەزانی. دوای ئەو چێ هات؟ شێخ حەبیب تاڵبانی هات. باشە دوای ئەو چێ هات؟ شێخ فازڵ هات. باشە دوای ئەو چێ هات؟ ماڕە بەرزی هات. دوای ئەو چێ هات؟ نورەدین مەلاڕەزای واعظ هات کە مەلاڕەزا لە هینەکانە لە ئیجازەکانیە کە ئەیدا بە خەڵک مەلایەکی گەورە بوو، واعظی کەرکووک بوو، ڕسەنی خۆی سپاتەکەیت ئەوێت ئەڕەمەکی ئەلمەنمی ڕەمەکی کە من لە لایەکم منمیە لایەکشم ڕەمەکیە. ئەو هابوو ئێستش خزمەکانی مەسەڵەن ئەڵێمە ئەو کوردین. دوای ئەوەی تر ئەوە بڕایەوە. سەرنجڕاکێشە لە کەرکووکە نەکرد پارێزگارەکان، نەگەر سەرۆکی شارەوانەکان زۆرینەیان، نەک زۆرینەی خەڵکەکە، بەڵکو دەمەوێت لەگە بەڕێستانە باسی ئەوە بکەم زۆرینەی مەلاکان، شاعیرەکان و گۆرانی بێژەکان، مەقام بێژەکان زۆرینەیان کوردن. بەڕادەیەک لە هەندێ لەو بوارانەیە تورکمانیان عەرەب نییە لە هەندێک قۆناغا وایە؟ خۆی بەو چینەی کە تۆ باسەکەی بە زاڕەوەی زانستی پێیانڵێن ئینتەلیجنسیا. پێوانەیە ئینتەلیجنسیا لەو کاتەیە جیا بوو لەگەڵ ئەمڕۆیە کە ئێستا لێرە وەکو خودزانی یعنی شتی زانستی دەرچووە و پسپۆڕی دەرچووە و جۆرا و جۆر دەرچووە. ئەو کاتە تەنها یەک شتە بوو، ئاین و ئەدەب. دیاردەیەکی زۆر سەیرە کە ئەو کاتە هەر لە کۆنەوە ئینتەلیجنسیای کەرکووک کورد بوونە. بۆ وەرە سەیری هەموو مەلا گەورەکان کە ئەو کاتە بە پێودانگی ئەو کاتە چینی ڕۆشنبیر مەلا بووە، مەلاکان بوونە، خەڵکیکە نەبووە. هەموویان سەیریان کرد لە شەمحەدینی گەڵەزەردەوە وەرە خوارەوە بۆ شێخانی قەرەچێواری، بۆ شێخانی تاڵبانی، بۆ ماڵی سەید ئەحمەدی خانەقا، بۆ شێخ مستەفای شێخ باقی، بۆ کەسنزانی. ئەمانە هەموو کورد بوونە. مەسەڵەن چەندێکەیە کە بۆ لە کەرکووک کە بەڕاستی بریتی بوونە لە
بابەتی هەرە زەقی شارستانیەتی شارەکە کە بریتە بوو لە تەکیە چەند تەکیەکەیە تەکیەی تاڵبانی هۆیەک کە مەزڵ خانەقای سید ئەحمەد تەکیەی کەس نەزان تەکیەی قەرەچێوار تەکیەی شێخ مستەفا شێخ باقی وا تەکیە تریش ڕەنگە هەبوو بێت چکە لەمان خراتەر تەکیەی تریش پێیا بوو ئەمانە هەموو کورد بوو ئەمانە جێگەی دانیشتن و کۆبوونەوە و پێکەوە ڕاوێشکردن و پێکەوە گفتوگۆکردنی خەڵکی کەرکووک بوو بێ جیاوازیکردن لە نەتەوەیە ئەمە مانایەوەیە مانایەکی زۆر گەورەمانەداتێ ئەوەیە کە چینی ڕۆشنبیری کەرکووک بەدەست کورتەوە بوو دوو ئەمە لە هەمان کاتا کە چینی کۆمەڵایەتی کەرکووک بەدەست کورتەوە بوو تەکیەی تاڵەوانی جێگەی دانیشتنی هەموو کەرکووک بوو تەنانەت فەرمانبەرە گەورەکانیش ئێوەرە هاتن تەکیەی تاڵەوانی دانیشتن ماڵی سەید ئەحمەدی خانەقە عەینە ئەمە دوو شوێنی زۆر باشە ئەو جگە لەوە شوێنەکانی تر هەموو خەڵکی کەرکووک بەڵام بازار بەدەستی تورکمانەوە بووە بازار بڵێ بڵێ تەکیەی جەباریشم باس کرد ئەوانیش تەکیەی جەباریەکانی شێخ نەجیبی جەباری ئەوە ما پشت قبرەکەی گۆڕەکەی لە پشت تەکیەکەوەیە و زۆر شتێکی چاکەکە لەسەر کێلەکەی نووسێنە شێخ نەجیبی جەباری ئەمانە خەڵکی وڵاتی جەباری و وەختی خۆی ئیجازەی تەکیانەوە بتۆ تەکیان نەبوو ئەوانە ڕەفاعی ئێمە سێنەوەمان هەیە قادری نەقشبەندی ڕەفاعی بەڵێ ئەمەش یەکێکە لە ئیدەکانی ئەنجا بینی سەر مەلاکان کام مەلای کەرکووک هەڵکەوتوو بێت و ناودار بێت و ئیجازە دەربوو بێت و کە ئیجازەی داوە ئیجازە دەربوو بێت و دەست بێژ بوو بێ بەبێ جیاوازی بەبێ بواردن کورد بووە واگەر بواردنێکی زۆر زۆر بچووکی شەبێ تەنها لە سەتی یەک سەتی دوو تێناپەڕێ و هەمووش کورد بوونەوە ئەو ئەگەر دنتەوەی تر هەبوو بێتن ئەوە بێتەمەد لە سەد و یەک سەد هەموو ئەوانەی کە کتێبیان نووسیوتەوە دەرسیان وتوتەوە قوتابخان مزگەوتیان هەبووە هەموو ئەمانە یەک لە دوای یەک موفتیەکان قازیەکان یەکەیەکە بڕۆ بیان خوێنەرەوە یەک نمونەیەکت بۆ دێنمەوە مفتیەکی لە مفتیەکانی کەرکووک مفتێک لە مفتیەکانی کەرکووک کە زۆر مەشهورە زۆر پیاوێکی گەورە بووە نەوەکانی نەوەی سێم و چوارەم و پێنجەمی بوونە بە نەتەوەی خۆیان گۆڕیوە ئەو خۆی خەڵکی عەوداڵانە عەوداڵان لای چەمی ڕەزان لای گەورە دێ بەڵێ یەکێک لە خزمەکانی قسەی کرد وتم ئێوە خەڵکی شۆن وتی وەڵام نەوەی فڵانە کەس وتم باشە ئەوە خۆ خەڵکین تو بەخوا لە هینەکەی شتێن نووسراوە کە ئەوە من نازانم چییە ئەوە دوایی من هینەکەم دەستکەوت بە شێوەیەک سەرجە شەجرەکەیم دەستکەوت عەبداڵانەکەیان ئەهین کوژانەتەوە ئەویش و هەموو ئەوانەی تریش چ موفتی چ غازی بێ لێکی دەیتەوە دەرجێکە کوردە مهم نییە دوایی نەوە یەکەم و دووەم و سێمی گۆڕاون بەڵام هەموو کوردن ئەمە چیمان پێڵێ پێمان بڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە وانەی کە خاوەن جێوڕێبوونە لە ڕووی خوێندنەواری و ئاینەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە کە ئەو وەختە ڕۆشنبیری ئاینی تەنها بابەتی سەرنجی بووە ئەمانە هەموو کورد بوون بازار بەڵێ پێشەوەی بڕۆینە سەر بازار من پرسیارەکە ببوورە بە پەلە یان پەلەم کرد لە پرسیارەکەمدا شاعیرەکانیشمان هەیە دیارە شاعیرە کوردەکانی کەرکووک
دیارە لە ناویشیانە ئیتر شێخ ڕەزا هەیە بەڵێ شاعیرەکانمان ئەوە یەک باشترین دلیل ئەو شاعیرانن کە لە بنەماڵەی تاڵەبانی هەڵکەوتن بەڕاستی شێخ عەبدوڕەحمان شاعیر بووە، شێخ ڕەزای کوڕی شاعیر بووە، شێخ قادری کوڕی شاعیر بووە، باشە شێخ عەلی شاعیر بووە، شێخ عەلیش شێعری هەبووە، شێخ محەممەد ساڵح شاعیر بووە، کوڕی شێخ ڕەزا شاعیر بووە، کوڕی شێخ ڕەزا ئەوەی کە شێعرەکەی بۆ شێخ مەحموود نووسیوە ئەو هەر شاعیر بووە، ئەوە هەر لە عەبدولقادری فایز باشترین شاعیری کەرکووکە پاش شێخ ڕەزا و شێخ عەبدوڕەحمان باشە ئەمە هەر لەوانە 5-6 شاعیری گەورە هەڵکەوتووە. ئەسیری شێخ عەبدولخاڵقی ئەسیری شاعیرێکی زۆر گەورە بووە. چەندین گۆڕەکەشی هەروە بزانم لە گۆڕستانی بەرتەچێیە گۆڕی ئەسیری بەڵێ لە ئەو کاتە ئەو ناوچەیە کە لە بڵاغەوە دەست پێکا و لە بۆهینەوە زۆربەی یا لە شێخ محیدینە نێژران یان لە پشتەکییان نێژران تەنها گۆڕی مەلا مەزیدی قوتب وا لە پشت سابیری کە بیزانی ئەویش هەر شاعیرێکی مامەند کەرکووچی بەڵێ مامەند کەرکووچیشمان هەیە بەڵێ ڕەحیمی جاوفرۆش بەڵێ ئەوە ڕەمزی ڕەحیم جاوفرۆش خوافکە باوکی کاکەڵۆ و کاگنۆزاد ئەوە شاعیرێکی زۆر زۆر چاک بوو لە ئەویش لەوە و چەندی کەسی کەش هەیە کە ئێستاکەینمە هەموو ئەو شاعیرانە کورد بوونە ئەوانەی کە بە تەنانەت بە تورکی شعریان وتووە هەر ڕسەنا بچی بیخوێنیتەوە سیرەکەی ئەچێتەوە سەر کورد بەڵام بە تورکی شعری وتووە ئەوە هەر ئەگەر بێت و باسی بزانی لە ڕووی زانستیەوە شعر ئەگەر بە زمانی هیچ کەش بوترێ بەڵام لە کەش و هەوایە کا بوترێ هەری ئەو کەش و هەوایەیە هی زمانەکەی تر نییە یعنی کابراایەک ئەچێ کووردە شعر بە عەرەبیە نووسێ بەڵام بە کەش و هەوای وڵاتەکەیەوە نووسێ نەک بە کەش و هەوای ئەو وڵاتەی تر ئەوە بەشێک دروست بێت لە ئەدەبیاتان نمونەی ئەومان مڵکی نەتەوەی خۆیەتی ڕاستە اینجا مامۆستا ئێستا با بینە سەر بازار تورکمان بەڕاستی بازاڕیان بەدەسەوە بووە بە درێژایی ساڵانێکی زۆر بەڵێ کاکە تۆ بێ بزانی ئابووری ئەو کاتە دوو شت بوو سەرەکی 85 هەتا 85 کشت و کاڵ و مەڕداری بوو کشت و کاڵ و مەڕداری کشت و کاڵ و مەڕداری بەدەست کردەوە ڕاست بە تەواوەتی ئەوە 180 ئەمێنتەوە ئەڵباکەکەی کە دوکانداری بوو خۆ وەختە نە شت بۆ دەرەوە ناردن هەبوو نە شت بۆ هێنانیش هەبوو چونکە هیچ وەسایلێک نەبوو تۆ لە وڵاتێک ئەگەر هەبوو بێ زۆر بە شتێکی بەسیط مەسەلەن کاروانە ڕۆیی بۆ تەورێز مەسەلەن شتێ هێنا لێەوە یا کاروان ئەیانوو دەڕوا بۆ شام مەسەلا ئەوەمەوە کاروان بۆ کاروانە بە 6 مانگ ناگەیشتایەوە بێتەوە ئەو ناتوانانی داینی بە ناردن و هێنانی هەناردەکردن و هێنانی شت کەواتە مەسەلەکە لە دوکانداریکی زۆر زۆر ئەمایەوە دەغڵ فرۆشی بابەتی بەقاڵی سەوزە فرۆشی سەوزە فرۆشەکە هەر بەدەست کردەوە بوو بەڵام ئەوانیکە تۆ ناتوانانی بڵێ بەدەست تورکمانەوە بوو زۆری تورکمان بوو کورد لەبەرەوەی کە زۆرتر پەیوەندی بە کشت و کاڵەوە بوو کشت و کاڵ بەخۆتر بوو لەوە کاکە تۆ وەرە بۆ ناپرسی لەم ئەو پیاوە دەوڵەمەندانەی کەرکووک نەوچیەکان ماڵی سدیق بەک کەمانە تورکمان
قیردارەکان ئەوە پرسیاری داهاتوون بوو کردارەکان چ ئەوانە هەموو لەدەرەوە مرچیان هەبوو بۆ مرچیانەوە بەڵێ بۆ مرچیانەوە چکە ژیانێ ناڕۆی بەڕێوە ئەگەرەوەنەکە چی بکەن بەڵام ئەمانە خۆیان لە بنەڕەتە مامۆسا کورد بوون یان ینی بەڵێ تروکمان بوون با پرسیارەکەم وا بکەم تروکمان بوون یان خۆیان کردبوو بە تروکمان بە لە کۆڵینەوەی من بە لە کۆڵینەوەی خۆم ئەوە چوونە سەرچاوە ئەگەر هەمویان نەبێ زۆربیان کورد بەنمونەیە کرد بۆ بێنەوە بەڵێ کردارەکان کە لەم ئاخرە خۆیان ناو کردار ئەمانە لە پێشەوە لە پێشە کردار بوون دوایی بوون بە کاردار دوایی بوون بە قەردار دوایی بوون بە قیردار بەڵێ لەم ئاخرەیە یەکێکیان ناوی نەبیلە نەبیل قیردار لە ماوەیەکی دەوڵەمەند بوون لە بەیروت دانیشە ئەڵێ ئێمە لە تورکمانستانەوە هاتووین باشە بەسەر چاو کاکە تورکمانستان لەوانن لە ڕەگەزی زەرد خەڵکی تورکمانستان کە لە ڕۆژەڵاتی ئێرانن ڕەنگیان وەک ئێمە نییە زەردن لە ڕەگەزی چینین ئێکاکەەوە کامەتان لەم ڕەگەزن تا پێمان بڵێ ئەو بۆ تەنها بەوەی کە بڵێ بەڵام ئێمە زانین ئەمانە کردارن کردار عشرەتێکە بەشێکە لە دەوری ڕەواندز نیوەی لە ئێرانە نیوەی لە دیوە هاتوونە وەختە سەردەمی کاروان بووە لەو عشرەتی کارداران هاتوون لە تووتنیان هێناوە ئەو بابەتانیان هێناوە لەوێەوە هاتوونتە کەرکووک دەوڵەمەند بوونە حەجی مستەفایان تیا دروست بۆکەوە زۆر دەوڵەمەند بۆ خەیسەری هەیە مزگەوتی هەیە نەزانچیە بەڵام شتێککە هەیە حاجی ئەمینی قیردار هەیە پێچە بۆ لاهینەکان حاجی ئەمینی قیردار لە سەدەمی عوسمانلیە شتێکە بوو پیانەوەت بابول عەشایر کەسێک کە خۆی عەشایر بوو با خۆی بە عەشایر دانا لای عەشرەتەکان وەزنی هەبوو ئەگەر عەشرەتەکان شەڕیان ببوایە لەلایەن حکومەتەوە چوو لەوێ بینانێک کرد باشە ئەگەر حاجی ئەمین کورد نییە چۆنە چێ لە کفری مەسلحەت لە بینی دوو عەشرەتی کوردەکە ئەچێ لە چەمچەماڵ لە بینی شوان و هەمووانە مەسلحەتەکە بە تورکی قسەی لەگەڵان نەکرد سلەکە ئەوەیە تو لەمە خۆ من زۆر ڕێزم هەیە لێرەوە ئەڵێم زۆر ڕێزم هەیە بۆ هەموو تروکمان وە دیسانەوە لێمە هەر کەسە ڕەسەنی هەرچیەک بێت چی خۆی باوەڕی پێێتی ئەوە ڕاستیەکەیە بەڵام باسی مادام مێژوەکەین مادام باسی جنسێت ڕەگەزەکەین قسەکە بۆ یاکەین ئەوە بێگومان ئەمانە هەموو باسییانەکەن مەسەلەن نۆچەکان شتێکی زۆر هەیە کە ئەسلان زەنگ نییە من هینەکەیانم لایە شەجرەکەیانم لایە کەسێکە لە سمایلاغاناوێک کۆ درستیان بەڵام ئەو سمایلاغایە میر سمایلە بەڵامەوە نێڵێن قەیناکە حوسێن بەگی نەوچی کە دەی تۆبزاوە هی ئەوە حوسێن بەگ لە ماڵێ بەردە ماڵەکەی هەموو کەسێک لەوانەیە کە تەمەنی منیان هەیە و ماڵی لە دەستی ئەو بەر لە خۆرێ بوو حوسێن بەگ نەفت چی زەنگرە خۆی نووسی بێ زەنگرە خۆی نووسی دیسانەوە بەڵام ئەڵێ نێمە زەنگێنەوە کەف خۆیان دەڵێن وەختی خۆی نازم بەگ وتێتی ئێمە ڕاست لە زەنگنین بەڵام زەنگەنە تورکە قەیناکە ئەوەشم پێ باشە بەڵام لە مەسەلەی مووسڵە لە مەسەلەی کە تورکیا داوای مووسڵە کرد و بۆی ویلایەتی مووسڵ بگەڕێنێتەوە نازم بەگێکێ بوو لەوانە تورکیا بە نەری کورد نازم بەگی دانا بچنەوە کتێبی دکتۆر فازڵ حوسێن بخوێنەوە مەسئلەت المووسڵ بزانە ئەو فەتاح بەگی خەزوری شێخ مەحموود و شێوچیە ئەمانە دانراون بە نوێنەری کورد بۆ ویلایەتی مووسڵ ئەی باشە چۆن بۆ وەختە کورد بێستا کە تورکمان ینی مەسلەکە کەسێک تو ینی قسەی لەگەڵاکەی بە زمانی مێژوو بە زمانی زانست بە زمانی ژمارە قسەی لەگەڵاکەی بەڵێ مامەسا خۆزگەوا بێ هەر کەسە
سربەستە هەر کەسە و ئازادە مرۆڤەکان ئازادن چۆن هەست بە ناسنامەی خۆیان نەکەن بەڵام دزێوترین شت ئەوەیە کە یەکتری بتوێننەوە ماڵی یەکتری داگیر بکەن زمان قەدەغە بکەن زمانێکی کەوناڕای وەکو زمانی کوردی قەدەغە بکرێ دانی پێدانەنرێ سوکایەتی پێ بگرێ کارەساتەکە لێرەوە دەست پێ دەکات بەڵام تاکو ساڵی 1959 کورد و تورکمان بە تایبەتی کورد و تورکمان و ئەو ڕێژەیەش کە لە عەرەب لە کەرکووکان ئاشتی خوازانە ئەژین لە ناو یەکە بەڵام بەبێ ئەوەی لێکدان هەبێ بەبێ ئەوەی کێشە هەبێ وایە یان نە ئەگەر هەبوو گوتر زۆر 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 کەس بووە بەڵام دوای 58 کاکە کە ئەوی پێڵێن شۆڕشی تەمووز دروست بوو عێراق بوو بە دوو بەشەوە بە دوو بەرەوە دوو بەرەی زۆر زەق و دوژمن بێ بەرەیەکی چەپەکان بە پێشەوی حزبی شوێعی و پارتی و حزبی وەتانی دیموکراتی بەرەیەکیش باسیەکان و قۆمی عەرەبەکان و ئیخوان موسلیمینەکان و ئەو کەسانی کە ئاینیەکان کە پەیوەندیان بە سەردەمی کۆنەوە ئەمە زۆر قۆناغێکی هەستیار و زۆر گرنگ بوو لێرەیە کوردەکان لەبەرەوەی کە حکوومەتی عەبدولکەریم قاسم لە مادەی سێیە مافەکانیانی چەسپاند بەلای بەرەی چەپاڕوە بەلای بەرەی چەپار شکانەوە ئەوە بێ زەڕۆرە تورکمانەکان بەلای بەرەی قەومیەکان و ئەو بەرەکەی ترا با بڵێن نوخبا دەستەبژێری تورکمان ها خەڵکی بەسیط سادەی تورکمان نا لە عێراقا دابەشبوونێکی زۆر گەورە داتڵیشانێکی گەورە دروستی کرد من ئێستا شەڵێم و تووشمە ئەو ڕووداوەیە کە لە 59 کەرکووک لە بینی کورد و تورکمانە نەبوو بەڵام وا کەوتەوە تورکمان لە بەرەی ڕاست بوو کورد لە بەرەی چەپ بوو زۆربەی بەرەی چەپ کورد بوو بەرەی ڕاست و خۆ لە پێش ئەوەیە بەرەی ڕاست و چەپ لە مووسڵ تەقیەوە لە ئازار بوو نیسانی ئەو ساڵە کە پێڵێن بە پیلانەکەی شەواف لەوێ تەقی بۆەوە لە بینانە ئەمە پەیوەندیان هەبوو تورکمانەکان لەگەڵەوێ پێکمان ئەوە دەبێ بزانین دەستێوەردانی تورکیا زۆر زۆر ئەساسی لەو شتەیە کە قەوما حکوومەتی کەرکووک ویستی بە بۆنەی یادەوەری 59 لە 1950 یادەوەری ساڵانەی یەکەم ڕێپێوان بکرێ خۆ پیشاندان بکرێ ئەو وەختە بابە دوا بوو حکوومەت داوای کرد ئەو متصرفەی کەرکووک عەبدولجەلیل حەدیسی داوای کرد کە هەموو خەڵکی کەرکووک بە یەکەوە بیکەن تورکمانەکان قبوڵیان نەکرد یانێ مە بە جایەکی شتی زۆریشیان کرد لەوێ پێویست ناکە بچینە دوور درێژکردنەوەی بابەتەکە ئەوان زودی چەپەکان دروشمیانەوتەوە قسەیانەوتەوە چەپەکانیش بەگشتی ئەو قسانی خۆیان نەکردەوە تێکەڵ بژان بوو بە شەڕ ئەو شەڕە زۆر شتی لێبووەوە ئەو کارە ساتێ لێبوو بەڵام من قسەیەکە پێڵێ ماڵی شێخ ماریفی بەرزنجی کە سەرۆکی شارەوانی بۆ ئیتیهام کرا لەسەرشی ئەعدام کرا 15 هەتا 20 ماڵی تورکمانی تیابوو کە ماڵی خۆیان بەجەهشت هاتوون لەوێ بوون بە ماڵی ئێمە وەکو شوێنی خۆپاراستن ماڵی ئێمە 5 ماڵی تورکمان خزمی خۆمان بوون یقەڵا من بەدەستی خۆم چووم لای سینما خەیام وەریانم گرت هێنیانمە ماڵەوە هەفتەیەک لامانمانەوە نەمانێش بڕۆن هەتاکو دنیا هەیەوە بوو باشە
ئەگەر وابواە خۆ خەڵکی دەبوو پەلاماریاندایە و بێنتایە ئەمان تورکمان سوال لە چکاکەم خۆ تورکمان هەر لە کەرکووک نییە و هەر لەو ناوچەی کەرکووک نییە تورکمان لە کۆپری هەیە تورکمان لە هەولێر هەیە تورکمان لە تسن هەیە تورکمان لە تازە هەیە لە تاوەخ هەیە لە دووس هەیە باشە بۆ ئەم شەڕە هەر لەو هینەیە قەوما و کورد و تورکمان لە کۆپری نەچوونە نەکەوتنە گیانیەک لە هەولێر نەکەوتنە گیانیەک لە تسن نەکەوتنە گیانیەک لە تازە لە تاوەخ لە دووز یا لە کفری نەکەوتنە گیانیە کەواتە مەسەلەکە لە بینی کورد و تورکمانە نەبوو ئەگەر لە بینی کورد تورکمانە بۆی خۆ لەو شوێنە نەژەکەوتنە گیانی یەکتری مەسەلەکە لە بینی دوو نوخبەی چەپ و ڕاست بوو تورکمانەکان لای پێاتیباری یەمینیان کردبوو کە خۆ دوایی بە نووسین و بە بڵاوکردنەوە خۆیان وتیان ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەعسیەکانە بووە لە مووسڵ ئاشەتورمزی یەکێکە لەوانەی لەو ڕۆشنبیرە تورکمانانی کە باسیەوەی کردووە باشە گەلێ ڕۆشنبیری تری تورکمان و نووسڵ و باسیەوەی کرد و کە ئێمە لەگەڵەوەنا پەیوەندیمانەوە ئەوانیش پەیوەندیانەکەیان چۆن بوو کاکە ئەوانیش پەیوەندەکەیان لەگەڵ سووریا لەگەڵ عەبدولحەمید سەڕاج عەبدولحەمید سەڕاجیش لەگەڵ عەبدولناسڕە بە سەرۆکایەتی عەبدولسەلام کە دەیوتی ئێمە ئەبێ سبەینێ عێراق وحدەی ئیندیماجی بکە لەگەڵ میسرە لەژێر سیادەی برای گەورەمان جەمال عەبدولناسر عەبدولکەریم قاسمیش ئەیزانی ئەگەر بێتەوە ئەوی وحدەیە بکە ئەبێتە تەنها فەرمانبەرێکی بێقیمەت لەلایەن قبوڵی ناکرد لەبەرەوە ئەو دابەشبوونە گەورەیە بوو ئەو شەڕە ڕنگدانەوەی ئەو دابەشبوو نەبوو ڕنگدانەوەی ناکۆچی بینی کورد و تورکمان نەبوو دوایی ئیتر بەونەوە عشکایەوە منەمە بۆیە ئەم قسەیە دیسانەوەڵێم لێرە بۆ مێژوو ئەو شەڕە شەڕی بینی کورد و تورکمان نەبوو شەڕی بینی چەپی عێراقی و ڕاستی عێراقی بوو ئەوان ئەو لایەن کرد ئەمان ئەم لایەن کردەوە